دلڤین ڕێبوار بۆچی لە دەستگیرانەکەی جیابەوە لەبەرچی زۆرترین دژایەتی بەرامبەر دلڤین کراوە لە سۆشیال میدیا کێ بە منافسی خۆی دەزانێت کاری سەرچی دلڤین چییە؟ ئەو دەنگوانە ڕاستن لەسەر دلڤین کە بۆ کاری جابوونەوەی دوو هاوسەری بەناوبانگ لە سۆشیال میدیا لەبەرچی نرخی ڕکلامەکانی زۆر گرانە هۆکاری گرانیەکەی چییە؟ ئەی دوای جابوونەوەی لە دەستگیرانەکەی لە ئێستادا خۆشەویستی هەیە ئەی خۆشەویستەکەی چێیە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیددیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. دلڤین ئەو خاتونەی ماوە کاری پێشکەشکاری ماوە کاری ڕکلام ماوە گوەرزش هەر کاتە و لەسەر شتێکە ئەو ماوەیەکیش خەریکی بزنس بوو و ئەو خاتونێ زۆرترین دەنگدانەوەی لە سۆشیال میدیا بە دوای خۆیدا هێناوە و زۆرترین ڕێکابەری لەگەڵ کراوە و زۆرترین باس و خواسی لەسرە. دلڤین ناوی ڕاستەقینەی دلڤین ڕێبوارە خەڵکی ئاکرێ و لە شاری دوهۆگ لەدایک بووە لە ساڵی 1996 هەر لە شارە جوانەیەش گەورە بووە. دلڤین سەرەتا دەستی بە کاری وەرزش کردو و لە ساڵی 2014 چۆتە ناو کاری ڕاگەاندن بۆ ماوەی 7 ساڵ کاری کردووە و دواتریش کاری دۆبلاژی کردەوە بۆ ماوەی 5 ساڵ بەڵام هەمووی ئەوانێ واسێنە کاتێک لە سۆشیال میدیا ناوبانگێکی باشی بۆ خۆی پیا کرد وهروە وەکو کچە مۆدێل و کچە ئەکتەر و گۆرانیبێژ و هونەرمەندەکان دەستی بە کاری ڕکلامکردن کرد. ئەو خاتونەیە تاوەکو ئێستاکەش لە کاری ڕکلام بەردەوامە. ئەو خاتونە سەرەتا لە شاری دوهۆک بەردەوام و بەڵام دڵی لە دۆ کێشا و ڕووی لە شاری هەولێر کردووە لە ئێستادا لە شاری هەولێر نیشتەجێیە دەڵێ لە شاری هەولێر کاری بزنس زیاتر دەکرێتن و دەتوانی زیاتر خەونەکانت بەدیبێنی. ئەو خاتونەیە تاوەکو ئێستا چەندین جار تووشی دژایەتی و ڕەخنەگرتن بۆ تۆ و ماوەیەکیش چەند گەنجێک لە وڵاتانی ئەوروپا قسەیان بەو خاتونە دەکرد. وەروەها لەو بارەیەوە دلڤین دەڵێ لەبەر ئەوەی دژایەتی من دەکەن هەمیشە کەسانی سەرکەوتوو و دژایەتی دەکرێتن دەڵێتن تەنها من خانمی دەرکەوتو نیمە کە خەڵکێکی زۆر ڕەخنیانی لێگرتی من دوایین کەسیش نابم بۆیە ئەو کەسانی کە باسم دەکەن بۆیە چاویان بە سەرکەوتنەکانی من هەڵایە و تاوەکو ئێستاکەش گەورەترین خەڵاتی من ئەوە بووە لە ژیانم کە بینەرەکانم زۆربیان منیان مەدڵە و وەروەها بە شێوازێکی باش پێشوازیم لێ دەکەن وەروەها باز دەوەش دەکاتن تاوەکو ئێستا نەبووتە هۆکاری ئەوەی کە من بەناوبانگ کاتن من هۆکارێک بووم بۆ ئەوەی خۆم بەناوبانگ بکەم و وەروە هیچ کەسێکیش منی بەناوبانگ نەکردووە. ئەو خاتونە دەڵێن کاری خێزخوازی زۆر کردووە یەکێک لەو کارانەی ژنی بۆ گەنجێک هێناوە بازەوە دەکاتن دەڵێ ڕۆژێک گەنجێک نامێ بۆ ناردم و وتی پێویستە ژن بێنم و بۆچیش حازرە بەڵام پارەی پێویستم لە ژێر دەستدانە. ئەو خاتونەیە وا دیارە لە لای هاوڕێکانی باسی کردەوە یارمەتی ئەو گەنجەیاندا و وەزەواجیشی ئەنجامدا. بازەوە دەکەن خاتو دلڤین جگارە کێشە وەروەها مەشروبیش دەخواتەوە بەڵام لە نوێترین چاوپێکەوتنی بازەوە دەکاتن من تەنانەت بە بۆنی جگارە شتێک دەچم و واسیاسەم هەیە تاوەکو ئێستاکە هیچ کاتێک جگارم نەکێشاوە. وەخات و دلڤین ماوەیەک پێش ئێستا لە سۆشیال میدیا دەنگۆی ئەوە بڵاوبەوە کە ئەو خاتونە بۆتە هۆکاری ئەوەی کە دوو کەسایەتی بەناوبانگ لە یەکتری جیا بکاتەوە ئەوانیش سۆڤین و زانست بن بەڵام لە کۆتاییدا ئەو دوو کەسایەتە هەرجیابوونەوە بەڵام هۆکاری سەرەکی دلڤین نەبوو لەبەرەوەی ماوەیەکی باش دلڤین هیچ پەیوەندی بۆ دوو کەسایەتیە نەمابوو ئینجا ئەم دوو کەسایەتیە لە یەکتری جیابوونەوە و دلڤین لە نوێترین چاوپێکەوتنی بازەوە دەکاتن کە ماوەیەک پێش ئێستا لەگەڵ گەنجێک بڕیاری ئەوەیدا بچێتە ناوژانی هاوسەرگیری بەڵام پاش ماوەیەکی کورت
لەگەڵ ئەو گەنجەیە نەگونجاو لە یەکتری جیابوونەوە بەڵام بە هیچ زۆرێک باسی لەو بابەتە نەدەکرد ئایا بۆچی جیابۆتەوە هاوسەرگیری کردووە بەڵام لە کۆتاییدا ئەو نهێنیەی درکان وتی ئێمە تەنها دەستگیراندار بووین بە هیچ شێوازێک هاوسەرگیریمان نەکرد بەڵام هۆکارەکەی ئاشکرا نەکرد ئێمە وەکو ستافی کلیل میدیا لە چەند ڕێگایەکەوە زانیمان ئەو گەنجەیە خیانەتی لە دلڤین کردو بۆ دلڤینیش باز لەوە دەکاتن پێویستە تاکو سەرەتای لێکتری جیابینەوە وا باشترە وا دەژڵێتن ئەو باز لەوەش دەکاتن پێی خۆشە هاوسەری داهاتووی دەڵێ پێویستە پیاوەکە پیاوەکی پیاوانە بێتن و ئەو سەروی هەموو شتێکە لەلای من زۆر گرینگە پیاوەکە پیاوانە بێتن بۆیە تەنها باز لەوە دەکاتن بە تاوەکو ئێستاش هیچ ڕۆن نییە ئەو خاتونەیە لە ئێستادا خۆشەویستی هەیە یاخودنا بەڵام ئێمە وەکو ستافی کلیل میدیا بڕوا بۆ ناکەین کە لە ئێستادا خۆشەویستی نەبێ لەبەرەوەی کسێکی وا شۆخ و شەنگ کەسێکی دیار سینگڵ بێتن بەڵام خۆی دەربارەی ئەو بابەتە هیچ ڕوونکردنەوەیەکی نەداوە و پێشی خۆش نییە دەربارەی ئەو بابەتەیە قسە بکاتن و نوێترین پرۆژەی دلڤین ئەوەیە دەڵێ ئەگەر ڕێک بکەوێتن لە داهاتوویەکی نزیک تایبەت بڕاندێکی تایبەت بەخۆم دەبێتن ئەویش بڕاندەکەم بۆنە واروها پێخۆشە بۆنێک بەرهەم بێنێ بە ناوی خۆی وا دیارە زۆر ئارەزووی بۆنی هەیە لە لای خەڵک بۆتە پرسیار ئاخۆ ئەو خاتونە لە شاری هەولێر بە تەنیا دەژیتن ئەو لە وەڵامدا دەڵێ لەگەر براکەم دەژێم و لە ناو خێزانەکە من کچی گەورەمە و ئەویش لە من بچووکترە وەروا دەڵێ ئێستا لە شاری هەولێر لەگەڵ براکەم دەژین و خاوەنی دوو خوشک و دوو برایە دلڤین ئایا تۆکو بینەرێک کار و چالاکیەکانی ئەو خاتونەت بەدڵە ئایا جیاوازیەکی تری هەیە لەگەڵ کچەکانی تر یاخود ئەویش وەکو ئەوانی ترە وەروها دلڤین لە ئێستادا نرخی ڕیکلامەکانی خۆی ئاشکرا نەکردووە بەڵام لە کەسێکی نزیکەوە بازەوە دەکرێتن نرخی ڕیکلامەکانی هەرزان نییە لەبەرەوەی بینەرێکی دڵسۆزی هەیە هەر کاتێک ڕیکلام بۆ هەر شتێک بکاتن زۆرترین دەنگدانەوەی لێ دەکەوێتەوە ئایا تۆی خۆشەویست ئەو خاتونەت بەدڵە بۆ ماڵ لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆ ماڵ لە کۆمنت بنووسن واروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی وەرەوە دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێ بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا